کۆبوونەوەی کەسوکاری 4 پێشمەرگەی کۆمەڵەیە کە ماوەی زیاتر لە 5 مانگە دوای دەستگیرکردنیان بێسەروشوێن کراون لەلایەن ئێرانەوە و چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە. لە ئەواخرەکانی تیرمانگە خەبەری دەستگیرکردنیاندا پێمان و لە 5 مۆردادیشە جمهوری ئیسلامی ئیتلاعیەکی بڵاو کردەوە کە ئەوان متەهم بوونە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل و موسادا لە ئەوەڵی خانەوادەکانیان و کۆمەڵە ئەو ئیدعای دروغە لەگەڵیانە کردووە ئەوەیانە ڕەت کردیەسەوە. هەر یەکە لە پژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و موحسین مەزلوم کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و خێزانەکانیان دەڵێن بەر لە چەند مانگێک بۆ کارێکی تایبەت بە حیزبەکەیان ڕۆشتونەتەوە ئێران، بەڵام پێش ئەنجامدانی هەر چالاکیەک دەستگیر کراون لەلایەن ڕژێمی ئێرانەوە. خێزان و کەسوکاریان دەڵێن نازانن لە سێدارە دراون یاخودنا. زۆر نیگەرانین، نازانین پەنا بۆ کام لە بدەین. تەنها شتێکە ئێستا ئێمە یانێ لە توولی ئەم 6 مانگە کە ئاگادارینەوەیەکە لە سەدا و سیمای ئێران فیلمێکی ئێترافاتی ئیجباریان لێ بڵاو کردنەوە و هیچ خەبەرێکی کە نییە. بە وتەی کەسوکاریان ئەو پێشمەرگانە تۆمەتی کارکردنیان بۆ وڵاتی ئیسرائیل دراوەتە پاڵ و لەژێر ئەشکەنجەدا هێنراونەتە سەر تەلەڤیزۆنی فەرمی ئێران و دانپێدانانی زۆرم لیان بڵاو کراوەتەوە کە دەڵێن دوورە لە ڕاستیەوە. ئەم 4 زیندانی سیاسیە کۆتایەکانی مانگی پوشپەر بوو کە ئازام کران بۆ شاری ورمێ بۆ چالاکی سیاسی و تشکیلاتی بدونە هیچ سەلاحێک یا ئەوەی کە حتا دەرگیریەکی نظامی ڕووبدا دەست بەسەر کراون ڕوونە یانێ لە بەجوانی ئەتوانی لە ناو چهرەیانە ئەوە ببینی کە لە ژێر ئەشکەنجەیەکی زۆر ڕۆحی و جسمیە بووە کە ئەم ئەترافی ئیجباریە کراوە لە ئەم 4 زیندانی سیاسیە. خێزانی ئەو پێشمەرگانە ئاماژە بۆ دەکەن هێشتنەوەی چارەنووسیان بە نادیاری تووشی دۆخێکی خراپی دەرونی و ژیانی کردوون، داوای بەدەمەوە هاتنی ناوخۆیی و دەرەکی دەکەن. دایکی پژمان کە بۆ خۆی سەرەتانی هەیە لەو 6 مانگە گویا چەند جارێکیش بانگیان کردووە و بە هەڕەشە و بە توندی و بە تەهدید و بەوانەی کە کەس بۆ ماڵت نیێت و کەس سەردانت نەکا و بۆت نییە لە هیچ شوێنێکی هینا قسە بکەیت و بەرپرسێکی کۆمەڵەش سەر ڕایڕەتکردنەوەی ئەو تۆمەتانە دەڵێت کەمپەینێکی ناوخۆیی و نێودەوڵەتیان ڕێکخستووە بە مەبەستی دیاریکردنی چارەنووس و پاراستنی ژیانی پێشمەرگەکانیان. انتظارمان هەیە ئەوانەی ئێستا نوێنەری گەلی باشووری کوردستانن لە پارلەمان وەکو کوردێک وەکو تێکۆشەرێک ئاوەڕ لە ئەو 4 بەندکراوە بنەوە ئەوان 4 ئازادی خوازی کوردن ئیمڕۆ لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە دەنگیان بە هیچ کوێ ناگە بێ بنەماترین تۆمەت ئاراستەی ئەو هاوڕێنەی ئێمە کراون کاتی خۆی هەر لە سەرەتای ژەو کۆمەڵە بە بەیانیەکی فەرمی بەرحاڵ ئەوەی ڕەت کردەوە. هەر 4 پێشمەرگەکەی کۆمەڵە ژیانی هاوسەریان پێکێناوە و لە ئێستادا هاوسەرەکانیان کە لە هەرێمی کوردستانن بە دیار ئاشکراکردنی چارەنووسی هاوژینەکانیانەوە ڕۆژەکانی ژیانیان دەژمێرن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.